لە ڕاستی ئێمە تەنیا 4,000 تێچوو فیلمەکەمان ئەو 4,000 ژێمانە بە پەم بۆ بۆیاغکردنی دەست تا ئێستا بیستومانە بۆ دروستکردنی بەرهەمێکی هونەری یاخود فیلمێک پارەیەکی زەبەلاح دابی نەکرێت و تاکو فیلمەکە بەرهەم بهێنرێ. بەڵام لە شاری سلێمانی گەنجێک هەستاوە فیلمێکی بەرهەم هێناوە بە 4,000 دینار. لەوانەیە سێر بێ بەلاتانەوە، بەڵام نەچمە لای کاگارۆ خۆی ئەگە فەرمی تێرە سڵاو لێ بێم کاتەوە باش لە من وابوو 4 دەفتەری تێچوو بێت پاریش زۆی تێچوو بیاین چۆن 4,000 دیناری تێچووە. لە ڕاستی ئێمە تەنیا 4,000 تێچوو فیلمەکەمان ئەو 4,000 ژێمانە بە پەم بۆ بۆیاغکردنی دەست چکە لە فیلمەکەمانە ئەکتەرمان نییە، ینی ئەکتەرەکان تەنیا 4 دەستن بە ڕەنگی جیاواز کە هێمای هەیە لە پشتەوە، تەنیا پەمپەکانمان کڕێو بۆ گەیاندنی ئەو پەیامە کە 4 پەم بووە. ئەم فیلمە باسی چیەکات، ناوڕۆکەی چییە و چەندێک خولەکیشە؟ فیلمەکە یە خولەکە شۆرت فیلمە بەڵێ شۆرتفیلمی ئەزمونگەری بڵێ یە خولەکە و دژی جینۆسایدی هزرینەتەوەی کووردە لەلایەن دەژی کەرگانەوە. ئەم فیلمە لە چیە بەشداری کردووە؟ لە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ئەزمونگەری ئەمریکا لەوێ بەشداری کردووە، یانی بە فەرمی وەرگیراوە لەوێ. واتە نمایشیش کراوە؟ چەند کاتژمێرێک پێش ئێستا نمایش کرا. بەڵێ فیدباکەکان چی بوون لەسەری؟ ڕاستی چکە ماوەیەک ئەوەنە نابێت کە نمایش کراوە، وەکوتم چەند کاتژمێرێکە تا ئێستا هیچ فیدباکێک نییە لەسەری. باشە خۆ نەوتوانی بچیتە ئەوێ؟ فریان نەکەوتم ڕاستی. فریان نەکەوت؟ بەڵێ. ئەتوانی هیچ شتێکم بۆ باسکەی لەسەر فیلمەکە باسی چ شتێکیەکە؟ هەر وەکوتم یانی ناتوانم لەوە زیاتر بڵێم چکە خۆی ماوەکەی کەمە، ئەوێ دژی جینۆسایدی هزرینەتەوەی کووردە. باشە هیچ شتێکی تری نەبوو؟ دەبێ ئەوتان نەخواردەوە ڕوبعێ بنبەوە؟ هیچ تاوە 4,000 تاوە. خۆ لە بوارەیە کارەکەی یاخود چی؟ خۆم خوێندکاری شانۆم لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی، بەسەر بەخۆ فیلم دروستەکەم، ینی هیچ خوێندنم نییە بووی، لە هیچ شوێنەکان ناخوێنم بووی. خۆ خوێندکاری بە شانۆیت و بەڵام خولێ ئێوەش هەیەکە لە سینەماشە کار بکەی. بەچی تەسویرتان کرد؟ بە ئایفۆن 7 پرۆ ماکس. بە ئایفۆن 7. بەڵێ. ئەو توانیە و کوالیتێتان باتی هاوشەوی کامێرە؟ ڕاستی نەخێر، موبایل جارە لەو ئاستەیان نییە، بڕوا ناکەم دیزش بگاتەوە ئاستی کە بتوانێت لە ئاستی کامێرایە بێ کوالیتەکەی، بەڵام ئێمە پەیامی خۆمان گەیاندیانی. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی جۆبیستی بوونەوە تایبەتە بە دروستکردنی فیلمێک کە کورتە فیلمێکی ئەزمونگەریە بە 4,000 دینار بەرهەم هێنرا، ئەویش کەوەیە بۆ یاخیان پێکڕیەوە 4,000 دینار و توانیویانە پەیامی خۆیان لە ڕێگەی 4,000 دینارەوە بگەێن. بۆیە هەندێک جار لەوانەیە لێرە و لێ جۆمان لێ بێ کاتێ باس لەواکەنەڵێ، بەڵام بەرهەمێکی فیلمی بەرهەمێکی هونەری پارێکی زۆری تێچووە، لەوانێت چەندان هزار دۆلاری تێبچێت، بەڵام ئەمان توانیویانە بە 4,000 دینار ئەم کارە ئەنجام گێنن.